سڵاتان لێبێ خوێندکارە ئازیزەکان. ئێستا دوا ڤیدیۆی بابەتی کۆمەڵایەتیتانە کە لە لاپەڕە 84 دەین باسی یارمەتیدانی پیر و پەککەوتە و خاوەن پێداویستی تایبەتەکان دەکەین. یەکی ترمان هەیە خوێندکارە ئازیزەکان، یارمەتیدانی پیر و پەککەوتە و خاوەن پێداویستی تایبەتەکانە. پیر و پەککەوتەکان خۆمان دەزانین کە ئەوان توانای کارکردنیان نییە و کەمتر دەبێتەوە و ئێمەی مرۆڤیش کاتێک کە بە تەمەندا تێدەپەڕین دەکەوینە تەمەنی ئەوان. لەبەرەوە پێویستە ئێمە لە هەستی ئەوان تێبگەین کە پێویستیان بە یارمەتیدان و ڕێز لێگرتن و دڵنەوایی ئێمە هەیە، وەکو چۆن منداڵەکان پێویستیان بە دڵنەوایی و ڕێز لێگرتن هەیە، پیر و پەککەوتەکانیش بە هەمان شێوە، خاوەن پێداویستی تایبەتەکانیش بە هەمان شێوە. کە مرۆڤی گەورە توانای کارکردنی کەم دەبێت و پیر دەبێت، هەموو مرۆڤێک ڕۆژێک لە ڕۆژان بەتوانا بووە. کەسانێکی زۆری پەروەردە کردووە، هەر بۆ نمونە دایک و باوکی خۆتان بێن لە پێشچاوی خۆتان. کە تۆ پەروەردە دەکات ئەو لە گەنجیە وردە وردە بەرەو بە تەمەنی ئەڵات، بەڵام کە تەمەنی بەسەر ئەچێ لەم شەنگ و توانایی نامێنێت. پێویستی بە یارمەتی و دڵنەوایی تۆی ئازیز هەیە. ئێمەی منداڵان کە کوڕ و کچوونەوەی ئەوانین نابێت دڵیان بشکێنین، هەست و کەوتی ناشرینیان بەرامبەر بکەین، دەبێت ڕێزیان لێ بگرین، داواکاریەکانیان جێبەجێ بکەین، هەرچیان ویست زوو بێ دواخستن بۆیان ئامادە بکەین. ئەمانی کە وتمان کارێکی مرۆڤانەیە لەلایەکی دیکە، دوای چەند ساڵانێکی تر وەکو ئەوان پێویستمان بە یارمەتیدان و هاوکاری دەبێت. پەککەوتەش وەکو نابینە، پێدەست و قاچ هەر ئەندامێکی دیکەی جەستەی لەدەستدا بێت، مافیان لەسەرمانە، وەک مرۆڤ دەبێ یارمەتیان بدەین. هەر وەکو بۆ نمونە کاتێک نابینایەک دەیەوێت لە شەقام بپەڕێتەوە، دەبێت زوو بگەینە لای و دەستی بگرین، لەم شەقامە بیپەڕێنینەوە. وەکو وتراوەش پەککەوتە نەنگی نییە، جوانی مرۆڤ لە مێشک و هەست و کەوتیدایە. هەر وەکو وتمان خوێندکارە ئازیزەکان، ئێمەی مناڵان دەبێت ڕێزێکی جوان بەرامبەر پیر و پەککەوتەکان بنوێنین، بەرامبەر خاوەن پێداویستی تایبەتەکان بنوێنین. نابێت ئێمە گاڵتەیان پێ بکەین بەوەی کە ئایا دەستێکیان نییە، یاخود قاچێکیان نییە، یاخود چاویان نییە، یاخود بە هەر شێوەیەکن جەستە و لە شولاریان ئەوە خوای گەورە دروستی کردوون، بەدەست ئێمە و بەدەست خۆشیان نییە، بەدەست هیچ کەسێک نییە، بەدەست خوای گەورەیە. دەبێت ئێمە خۆشمان بوێن، ڕێزیان لێ بگرین، هەتا ئەتوانین و ئەوەی لە توانای ئێمەیە بێت یارمەتیان بین. بابەتێکی ترمان هەیە باسی خۆڕەوشتی جوانەکە کە هەر ڕەفتارێکی جوانی ئێمە، هەر شتێکی جوان کە ئەیکەین پێوترێ خۆڕەوشتی جوان، هەر کار و کردەوەیەکی ڕاست پێی دەوترێت خۆڕەوشتی جوان. بەڵام هەر کارێکی هەڵا خۆڕەوشتێکی ناشرینە، پێویستە ئێمە ئەو خۆڕەوشتە ناشرینانە لە خودی خۆماندا کە دۆزیمانەوە پێویستە تەرکی بین. نمونە خۆڕەوشتی جوان لەوەدا دەردەکەوێت کاتێک کە ئێمە یاری لەگەڵ هاوڕێکەمانەکەین، بە بیانووی یاریکردنەوە عەزێتی نەین، بە بیانووی یاریکردنەوە غەڵەتێکی بەرامبەر نەکەین، بەمانە ڕەوشتی جوان بەرامبەر هاوڕێکانمان، بەرامبەر گەورەکانمان دەنوێنین. هەروەها خۆڕەوشتی جوان بریتیە لەو وەختانەی کە لەگەڵ دایک و باوکمانین، کە یاخود لەگەڵ خوشک و براکانمانین، ڕەفتارێکی جوانیان لەگەڵا بنوێنین کە درۆ نەکەین لەگەڵیان، ڕازگۆ بین لەگەڵیان، کاتێک کە ئەرکێک ئەخەنە سەر شانی ئێمە بە جوانی و بەڕێک و پێکی جێبەجێ بکەین. یەکێکی تر لە ئاکار و ڕەفتارە جوانەکانی مرۆڤ خوێندکارە ئازیزەکان دەستپاکیە. دەستپاکی واتە چی؟ واتە ئێمە ئەو شتێکە هی خۆمان نییە بەکاری نەهێنین، واتە ئێمە بە بێپرسی هاوڕێکەمان قەڵەمەکەی نەبین،
بەبێ پرسی هاوڕێکەمان محفەزەکەی بەکار نەهێنین، یاخود شتەکانی ماڵەوەمان بەبێ پرسی دایک و باوکمان بەکار نەهێنین. ئەمانە نمونەی جوانی دەستپاکین. خوێنجکارە ئازیزەکانم، ئێوەش ئەتوانن چەند خۆڕۆژ خوێنجکارە ئازیزەکانم ئێوەش دەتوانن چەند خۆڕۆژتێکی جوانی تر بنووسنەوە بۆمان بنێرن.